لە نیو ستۆدیۆ بەڕێز عەبدولقادر ساڵح شارەزای یاساییم لەگەڵدایە بۆ ئەوەی گەنگەشەیەوە بکەین ئایا دادگای فیدراڵی ئەم بڕیارە بە شێوازێک دەدا چ دیوێکی یاسایی هەیە و هەروەها هەندێک پرسیاری دیکەی پەیوەست بە دیوە یاسایەکەی موچە لێ دەکەم. کاک عەبدولقادر بەخێربی. سپاس دەکەم. لەو زانیاریە نوێی پەیامنێری کورسات نیوز لە بەغدادەوە دەست پێ دەکەم. ئەنجومەنی وەزیران سێ ڕێگەی یا سێ پێشنیازی لە بەردەسایە بۆ ئەوی موچەی هەرێمی کوردستان بدات. ئەم پێشنیازانە کامی معقوڵترە و دەکرێت سبەینی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەبارەوە بدات. سپاستانەکەم. بە بڕوای من موچەخۆرانی هەرێمی کوردستان و واجبێکی قانونیە لەسەر شانی حکوومەتی عێراقی وەگەر کێشەیەک لەم بینە هەبێ بابەتی قەرزیان من حەیان سولفە و بابەتێک کە پەیوەندی بە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. واتە لێرە مافی فەرمانبەرە کە موچەی خۆی وەربگرێت لە بەرەوەی داوامی کردووە. ئیتر بە چ شێوەیەک ئەدرێ ئەوە پەیوەندی بە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. گرنگۆیە لەم بینە فەرمانبەر نەبێتە قوربانی ئەوەی مەسەلەوە بڵێ بە قەرز و دوای قەرزەکەم ئەوێ و دوایی لە بەرەنجامە لە داهاتووە وڵا لە تەخسیست دەماوە و تەرخانکراوت دەماوە و بەڕاستی فەرمانبەر زەمبی لەم بوارانی لەبەرەوە ئەمەش گیرفانی فەرمانبەر گەرم ناکات بەس پارەکە گەرمیەکە. بەڵێ ئەم پێشنیازانە بە سلفە بێ یا منحە بێ یا قەرز بێ کامی کەمترین سەرێشەی یاسایی بۆ هەرێمی کوردستانە بێ لە داهاتووە. خۆی لە ئەسڵام موچە قانون تەنزیمی کردووە تۆ بێت تەرخانکراوە لە بوجە هەبێ کە قانون تەنزیمی کرد کەواتەی ترین پێویستمان بەوە نییە سەرێشە بە خۆمان دروستکەین ئەبێ بە دوای سەبەبی ئەوە بگەڕین بۆ مواقع گەیشتە ئەم دۆخە ئەبێ ئەوە چارەسەر کردواتە من گریمان با بڵین مانگی پێنجمان ڕوا چارەسەرکەین من مانکانی تر خۆ مشکلەکە لەوەیە موچە بڵین مافێکی دەوریە خولیە واتە بەردەوام دووبارە ئەبێتەوە لەبەرەوە ناکرێ ئێمە بڵین چارە نووسی موچەی فەرمانبەرانی هەرێ ببەستینەوە بەوەی کە مەسەلەن مانگێک بە منحە مانگ بە سولفە بێ مانگ بەقەد نا قانون تەخسیسی بۆ داناوە پێویستە تۆ لەو چوارچێوە ئیشی خۆتی بۆ بکەی ئەگەر خەلەلێکەیە گرفتێک ڕوویا بێ معالەجە بکرێت. لە ڕابردووە دادگای فیدراڵی قسە یەکلاکەرەوەی لەسەر ئەم پرسە کرد بەڵام دەبینین چارەسەری بنەڕەتی بۆ موچە هەر نهاتوە تاراوە لە کاتێکا لە دیوە تەکنیکی و هونەرێکەش تا ڕادێک لێک تێگەیشتنە بۆ چارەسەر کراوە لیستەکە بۆ جۆرە ئامادەکرێت کە بەغدا دەیەوێ بۆچی نەگەیشتوین بە چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم پرسە؟ بە بڕای من بڕیارەکەی محکەمەی اتحادی وەکو خۆی جێبەجێ نەکراوە بۆیە ئەگەر سەرنج بی بڵین ڕاستە محکەمەی اتحادی الزامی حکوومەتی عێراقی کردو بە دابینکردی موچە لە مقابلی شای الزامی حکوومەتی هەرێمی کوردستان کردو بە جێبەجێکردنی واجباتی سەرشانی لە نێو قەرارەکان بۆیە بە بڕای من بڕیارەکەی محکەمەی اتحادی وەک خۆی جێبەجێ نەکراوە ئیتر جێبەجێ نەکردنەکەەوە بەشێکی بە هەرێمەوە بێ پەیوەندی بەشێکی بە عێراقەوە هەبێ بۆیە هۆکارەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا بە معەلەقی ماوەتەوە گینا ئەسڵەن خۆی لە ئەسڵا ئوستازی ئەزیزم بابەتی موچە بابەتێکە لە نیزامی عامە من زەمبم نییە کێشە لە بینی هەرێم و فیدراڵا هەیە من مافی خۆمە موچە وەربگرم ئەم کێشەکە هەیە ئەبێ بچێتە دەرەوە محکەمەی اتحادیش بڵین لەسەر تەڵەب کە بڕیارەکەی داوە ئەڵێ بێ موچەت بە دەربێ لەم بابەتی منازعی بینی عێراق و بینی هەرێمی کوردستان ئیتر منازعەکە لەسەر چێ بێ ئەبێ بەڕێگەی خۆی هەڵکرێ مناڵەکەی من مەسەلەن باوکی من دایکی من تاوانیان چییە کەم حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ناکۆکن و ناگەنەکەوت لە کاتێکە من قوتی ژیانی من لەسەر موچەیە هیچ دەخلێکی ترم نیە هیچ داهاتێکی ترم نیە لەبەرەوە ناکرێ ئێمە مەسەلەن قوتی من ببەسترێتەوە بەوەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ناکۆکی دوێنێ دادگای فیدراڵی ڕاگەنراویشی بوو و باسی لەوە کرد کە بەپەلە قسەیە بێ لەسەر ئەم بابەتە و بەڕێزیشتان سەرنجێکی دوور و درێژتان لەسەر و بابەتە هەبوو لە پەڕی خۆتان بڵاوتان کردوتەوە سەرنجەکان بە کورتی چین لەسەر و ڕاگەنراوی دادگای فیدراڵی و چاوەڕێ دەکرێت دادگای فیدراڵی لەم پرسەدا ڕای چی بێت؟ خۆی ئەوەی کە بابەتەکەی ئەتوانم بڵێم فۆکسێکی ئەعلامی پێدا خودی محکەمەی اتحادی خۆی بوو بۆ چکە یەکەم جارە لە باونەی من بیزانم محکەمەی اتحادی لە داوایەکی ئاوا لە تەڵەبی ئەمریکی ویلایە بیکا بە خەبەر و تەوزیح بڵاوی بکاتەوە واتە ئەمە بۆ خۆی فۆکسێکی ئەعلامی بوو ئایا محکەمەی اتحادی لەم بابەتە مەبەستی چی بوو نازانم خۆ ئێمە لە پێشتر داوایەکمان هەبوو داواکە ئەو هەموو ئاسەوارە گەوری لێکەوتەوە بەڵام محکەمەی اتحادی نەهاتووەکو خەبەر باسی بکا و دوای بێ قسەی لەسەر بکە بۆیە بە بڕای من گەورەبوونی قەزیەکە لە ئەسڵا محکەمەی اتحادی خۆی گەوری کردووە ئایا محکەمەی اتحادی ویستوێتی وەکو ڕوانگەیەکی ئینسانی ڕۆڵی هەبێت لەوەی کە بێ معاناتی فەرمانبەرانی هەرێم بەکاربێنێ ڕۆڵی ئینسانێتی خۆی دەربخات لەم بابەتە ئەمان تەفسیرەکەی بۆ محکەمە خۆی بەجێ هێڵم ئەمە خاڵیە
خاڵی دوو محکمەی اتحادی گەڕاوەتەوە بۆ داوا کۆنەکە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی پێ معالەجە کراوە لە ڕووی قانونیشەوە کاتێک کە محکمە کەیسێک یەکلایی ئەکاتەوە ویلایەتی بەسەر کەیسەکان نامێنێتە ناتوانێت بەڵێ بڕگەیەکم دەستکاری نەکرۆ ئێستا چاکێکم مەسەن بڕگەیەکم بڕیار لێ نەداوە بیرم چۆ ئێستا چاکێکم بڕگەیەکم زیاد بڕیار لێ داوە ئێستا دەستکار نا کاتێک کە بڕیارەکە ئەدا وەکو چۆن مەسەلەن فیشێکێک لە چەکێک دەرئەچێ ئیتر کەسەکە ناتوانێت خۆی بکە بە خاوەنی محکمەی اتحادیش کاتی هەر محکمەیەکی تریش کاتێک کە بڕیارێک ئەدا لە دۆسیەکە سیفەتی کۆتایی وەرەگرە ئیتر تەواو ویلایەتی بەسەریان نامێنێت کەواتە ئەمان خاتە بەردەم و پرسیارایە داواکە خۆی چییە؟ ئێمە تا ئێستا نازانین ناوەڕۆکی داواکە چی ئایا داواکە داوای چی کردووە ئەگەر داواکە داوای هەمان داواکاری بێکە لە داواکەی پێشوە هاتووە بێگومان محکمەی اتحادی لە بەروی سەبق الفەصلی تیا کردووە دوو جار لە یەک دۆسێ بڕیار نادات کەواتە لە ڕووی مۆزوعە داواکە نابینێت ئەمە خاڵێکی تریانەوەیە بابەتی ئەمری وولایی ئەبێ محکمەی اتحادی مەڵێن بە حەزەرەوە دەسی بۆ لەبەرەوەی ئەگەر ئێمە بڵین تەوزیحێ بم بۆ بینەرانی بەڕێزیش بۆی وڵاوی پرسیارە لێ بکەم ئەمری وولایی چ جیاوازێکی لە فەرمانێکی دیکەی ئاسایی هەیە واتە با نمونەیەک بێنمەوەی بەرچامان ڕوون بێ مەسەلەن من هاوڵاتیەکەم خانوویەکم دروست کردووە ئەم خانووە شارەوانی ئەڵێ تۆ تەجاوزت کردووە من خانووەکە دەڕوخێنم ئینزاری کردو منیش ئەچم پەنابم بۆ دادگا خۆم بە حەقەزانم پەنابم بۆ دادگا داوای تۆمارەکەم کە لەسەر ئەم بڕیارە هەڵۆشانوی ئەم بڕیاری شارەوانی لە هەمان کاتە تەڵەبێکیش لە دادگاکە مەڵێم ئەمریکی وولاییم بۆ دەرکە بۆ ڕاگررتنی جێبەجێکردنی بڕیارەکە تا داواکە یەکلای بێتەوە باشە بۆ چونکە ئەمری وولایی واتە مسبقە بۆ داواکە واتە نابێ بکەوێتە دوای یەکلابوونەوەی داواکە پێش داواکەیە بۆ حاڵەتێکە ئەگەر بێت و دوایی داواکەی تۆ مەسەلەن بڕیار لە داواکە بدرێت دوای داواکە نەتیجەی نەمێنێ بۆ نەگەر من خانووەکەم شارەوانی ڕوخانی تر و کاتەگە داواکەش بەرمۆ نەتیجەی نییە واتە هیچ کەواتە تەبیعەتی دە ئەمری وولایی ئەوەیە کە ئەبێ سیفەتی استیعجالی تیابێ و ضرورەتێکی تیابێت کە ئەگەر بێت و سبەینی من داواکە بەرمە و ئەگەر بێت و ئەمرە وولایەکە جێبەجێ نەکرێ من داواکە بەرمۆ جەدوای بۆ من نەبێت لە قانونی مرافعاتە لە مادەکانی 152 بابەتی ئەمری وولایی معالەجە کراوە بۆ نمونە کاتێک کە من ئەو تەڵەبەکەم لە محکمەیەکی بن محکمەی بەداعە کە من تەڵەبەکەم تەقدیم محکمەی بەداعە کرد احتیمال لە محکمەی بەداعە ئەمرە وولایەکە بۆ من دەرکات تەرەفی بەرامبەر تەزەڵومی لێەکە کە تەرەفی بەرامبەر تەزەڵومی لێک محکمە بە سیفەتی استیعجال لە مودەیەکی زۆر نزیکا دانیشێ سەیرێکا و بڕیارەدا لەوەی کە مەسەلەن تەڵەبەکەی من تەڵەبەکەی منی کە بڕیار لێداوە ڕەفزیەکە یان قبوڵیەکات لە هەمان کاتە ئەم نەتیجێ ئەم جەلسەش ئەگەر لەوەشی تەڵەبەکەی من ڕەتکاتەوە یان تەڵەبی بەرامبەر ڕەتکاتەوە لەسەر ئەمر وولایەکە ئەچێتە محکمەی تەمیز بڵێن لە تەمیز ئەکرێتەوە ئەو قەرارە بەڵام کێشەکە چییە لە محکمەی اتحادیە من مەراحیلانەمان نییە واتە بڕیاری محکمەی اتحادی بە گوێرەی دەستور مادە 94 بڕیاری قەتعیە کەواتە مەراحیلمان نییە بۆ ئەوەی تەرەفی بەرامبەر بێت تەعن لە هینەکە بە بۆی ئەگەر سەرنج بی من سەیرێکی پیجی محکمەی اتحادیم کرد بڵین سایتەکان تقریبی لە 2024 23 تەڵەبی ئەمری وولایی داوا کراوە لەو 23 تەنها دوو دانیان قبول کراوە حتا بۆ معلومەی جەنابەت ئەو داوایی کە موچەی فەرمانبەرانی پێڕێخرا یەکێک لە تەڵەبەکانی داواکە بریتی بوو لە دەرکردنی ئەمریکی وولایی بۆ محکمەی اتحادی بە مەبەستی سەرفکردنی موچەی مانگی حوتوەشت محکمەی اتحادی ئەو ئەمرە وولایی ئیهمال کرد واتە وەڵامی نەداوە بۆیە بە بڕوای من محکمەی اتحادی بە حەزەر و سەیرە ئەمرە وولایانەکات پێ دوایە چ قەرارێکەدا نازانم مۆزوعی داواکە خۆی چییە تاوە نەزانی نازانێت بەڵام بە بڕوای من لەوەی محکمەی اتحادی بێ وەکو سیف هەرچەند تازە کاتەکە تێپەڕیەوە تۆ مەسەلەن ئیلزامی مەسەلەن حکومەتی عێراقی بکەی بۆی کە پێویستە بە ئەمریکی وولایی موچە بدایە تۆ پێشتر وتوتە و ئەمە ئەو کاتە ئەمرە وولایەکە ئەتوانێت جارێکی تر جەخت لەسەر ئەمری پێشووی خۆی بکات نیمانە لە دادگای فیدراڵی کاتێک کە داوایەکە جێبەجێ کە بڕیارێکە جێبەجێ ناکرێ ئەبێ بە گوێرەی مادە 320 قانونی عقوبات ئەچی بۆ سکاڵە جوڵاندن لە دژی ئەو جیهەیە کە بڕیارەکەی محکمە جێبەجێ ناکات محکمە جەخت ناکاتەوە لەوەی کە قەرارەکەی با جێبەجێ بکرێت بۆیە بە بڕوای من بابەتەکە زیاتر ئەتوانم بڵێم ئینطیباعێکی ئینسانیە لەوەی کە محکمەی اتحادی بەم جۆرە فۆکسێکی خستۆتە سەری احتیمالە بە جۆرێک لە جۆرەکانی عازب بۆ حکومەتی عێراقی کە مەسەلەن تۆ هەوڵ بی کە ئەم بابەتە معالەجە بکەیت بەڵێ لە بەردەم هەرێمی کوردستانە چ پاڵنەرێک یاخود چی هێزێکی یاسایی هەیە بتوانن دژ بە بەغدابی جوڵێنن بۆ دابینکردنی موچە وای دانین ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارەکە لە بەرژەوەندی هەرێم نییە و دادگای فیدراڵی بە هەمان شێوە لە بەرژەوەندی هەرێم نییە
چ ڕێگایەک چەکێکی یاسایی بەدەست هەرێمی کوردستانەوەیە دژی عێراق بیجوڵێنە لەم بابەتێ خۆی تاکە ڕێگەل لە بەردەمی هەرێم و عێراق هەر ئەبێ ڕێکەوتن بێ بۆ ئەم ئێستام حاڵتە کە ئێستا ڕوویاوە بە بڕای من ئەبێ هەرێمی کوردستان پەنا بۆ محکەمەی اتحادی بەرێ بۆ ئەم بابەتە کە بزین ئایا تەقسیر لە چ جیهەیەکەوەیە چکە ئەبێ جیهەیەکە بێ ئەم منازعە یەکلایی بکاتۆ لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراالیا لەبەر ناکرێن مەسەر قوت و موچەی ژیانی خەڵک بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکرێت و مەسەرەن چەند مانگێک مۆزەف چاوەڕێ بکە کە موچەیەک وەربگرێ ویژەکە بە مطمئینی وەریبگریان وەری نەگرێ بۆیە بە بڕای من تاکە مەرجع بۆ یەکلاکردن کێشانە لە بینی هەرێم و لە بینی عێراق هەیە ئیلا بێ محکەمەی اتحادی بێ وەبێ هەرێم بەڕاستی دەست و پەنجەی نەرم کا لەگەڵ جوڵاندنی داوا و بیرکردنەوە لە شێوازەکانی جوڵاندنی داوا و لە هەمان کەچە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ التیزاماتی خۆی بەرامبەر بە حکوومەتی عێراقی جێبەجێ بکات چۆن ئێمە تەڵەبەکەین کە حکوومەتی عێراقیش التیزاماتی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکات ئەتگەڕێنمەوە بۆ ڕاگەیەنراوەکەی وەزارەتی دارایی عێراق لە ڕووی یاساییەوە هیچ ئیشکالێکی هەبوو ئەو ڕاگەیەنراوە بە بڕای من ئیشکالێتی هەبوو چونکە تۆ محاسبەی هەرێمت کردووە لەسەر 2020 لە کاتێکا تۆ هیچ شتێک لە 2020 نەبووە مەسەلەن باس لە بودجەی 2025 کردو هێشتا ئێمە نەگەیشتونتە کۆتایی 2020 لەبەرەوە کۆمەڵێک ئیشکالێت هەڵەگرێ بە تایبەتی لە ڕوحسابێکەوە سەبارەت بە ڕێنمایی دارایی ژمارە 4 وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕێنمایی دارایی ژمارە 4 ساڵی 2025 کەمێک بەر لە ئێستا ڕێنمایەکە دەرکرا ویستم پرسیاری و لێ بکەم ئەم چەند خولەکەی ماوە بە دەرفەتی ەزانم ئەو ڕێنمایە تایبەتە بە خانەنشینانی هەرێمی کوردستان بە کورتی چ ئەرکێک بۆ موچەخۆران و خانەنشینان لە هەرێمی کوردستان زیاد دەکات بە تاکید ئەرکی مالی زۆر لەسەر فەرمانبەران و فانیشتیان دروستەکە بۆ لەبەرەوەی ڕێنمایەکە بە ئەسەری ڕەجعی یاساکە بەسەرمەنی فەرمانبەر جێبەجێکات وەک نمونە باسی بکەین ئەگەر من مۆزەفێ بم تەرفیعم نەکرد بێت لە 2014 من موچەکەم لە پلە 4 509,000 بێت واتە دوای 11 ساڵ موچەکەمە بێ بە 609,000 مالیاڵێتەوە بێت لە 130 ئەم فروقاتە بی لەبەرەوەی ئەم مەسافە لەبەرەوەی یاساکەت من بە ئەسەری ڕەجعی بەسەر جێبەجێیەکەم لەبەرەوەی پێشتر ئێمە لە ڕابردووە لە 2014 بەدواوە ئێمە لە ساحەوت موچەی تەقاعودیمان لێ بڕاوە تەوقیفاتی تەقاعودی ئێستا بە گوێرەی یاساکە بێ بە ئەسەری ڕەجعی من بیکەمە لە سادە کەواتە من لێرە ئەبێت تەحملی ئەو گۆڕانکاری بکەم و پارە بدەم بەسەریەکەوە باشە کەواتە یەک مالیە چیەکە ئەڵێ بە گوێرەی موچەی بنەڕەتی تۆ بە گوێرەی ستێپ من مامەڵە لەگەڵاکەم بۆ نەگەر کەسێک لە 500 دەست پێەکە با یەک نمونە بینەوە لەسەر پلە 4 ئەگەر کەسەکە تەرفیعی نەکردێت لە پلە 4 بێ ئەو فەرمانبەرە ئەگەر ئێمە ساڵەکانی هەمووی بۆ کۆکەینەوە بە گوێرەی پلەکان ئەگۆڕێ بەسە ستێپی یەک ئەفۆن ستێپەکان نەک پلەکان ستێپی یەک ساڵی 1970,000ەکە کە چوە ستێپی دو بە 1970 کە چوە ستێپی سێ بە 1990 ئەگەر ئێمە هەمانە کۆکی تاقان لە 1970 دەست پێکا بۆ 280 آخر ستێپی پلە 4 لە ئەخیرا کاتێکەمە کۆیەکەینەوە ئەبێ مۆزەفەکە 2,280,000 دینار بدا بەکۆی ئەو بگەڕێنەوە طبعا مالیە ئەوەشمان پێڵێ ئەم 2,280,000 دینارە تەقسیمی 36 پانگەکەین کە بە 3 ساڵ لە مۆزەفەکە وەرەگیرێتەوە کەواتە منی مۆزەف ئەگەر 2,280,000 دینار لەوقەفەی تەقاعودی بدەمەوە ئەبێ مانگانە 61,000 دینار من لە موچەکەم ببردرێت باشە ئێمە کێشەمان ڕوبەڕووی چ کێشەیەکە بینەوە تۆ جارێ لە دوای 2014 چەندان مانگمان هەیە کە تۆ موچەت نەداوە چۆن معالەجێ ئەمە ئەەکەی ئایا ئەکرێ ئەوەش لە من وەربگریتەوە جارێکی تر چەندان مانگمان هەیە کە تۆ بە ڕوبع موچە موچەت داوە ئایا ئەمە چارەنووسی لە گوێ کە بەداخە وەزارەتی مالی کاتێک ئەمەی دەرکردووە بە مطلقی بابەتەکەی هێناوە هیچ حسابێکی بۆ بابەتە نەکردووە مامەعناه وایە کە من هەمووی بەسەرا جێبەجێ کرێ لە کاتێکا دوو کێشەمان بۆ دروستەکە من موچەیەکم لە ڕابردووان پێ نەدراوە ئەبێت تەوقیفاتەکەی بەم ئەمە یەک کە زمانیش هەرگیز بگەڕێتەوە مە خاڵیەک خاڵی دووەم من یاساکەم بە ئەسەر ڕەجعی بەسەرا جێبەجێ لە کاتێکا من حقوقم بە ئەسەر ڕەجعی بۆ وەرناگیرێتەوە بۆ چکەگەر تۆ ئەمە لەگەڵ مناکەی ئیسا مۆزەفانەی خانەنشین بووە باشە ئەی ئەم مۆزەفە خانەنشینە کاتی خۆی کە ئەبوایە موچەکەی لە بری 220,000 دینار 500,000 دینار بواە ئەی ئەم قەرەبەکێوەیە کاتەوە کەواتە بارگرانیەک بۆ موچەخۆر دروست دەکات